بینەرانی عزیزی کورسات نیوز سلااوان لێبێت من ئەمڕۆ لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانیم کە چوارەمین خولی پێشانگای کشت و کاڵ و پیشەسازی خۆراک بەڕێوە دەچێت ئەمڕۆ یەکەم ڕۆژی ئەو پێشانگایە منیش بە باشم زانی کە ئەمڕۆ بەرنامەی ئابووری بهێنمە ئێرە و لێرەدا باز لە گرنگی ئەم جۆرە پێشانگایە بکەین واروەها باسێک لە کشت و کاڵ و پیشەسازی خۆراک و بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان بکەین بۆ ئەم بەبەستەش پێم خۆش بوو میوانداری هەریەک لە بەڕێزان نەوزاد غەفور سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی بکەم زۆر بەخێر بێ واروها کاک دلێر کەمال بەڕێوەبەری ڕاگەیاندن و پەیوەندیەکانی کۆمپانیای قەیوان زۆر بەخێر بێ کاک دلێر واروها کاک ئارام عەلی خاوەنی کۆمپانیای ئارام بەخێر بێ کاک ئارام بۆی دەستپێکی گفتوگۆکانمان کە بەشی یەکەمی باز لە گرنگی ئەم پێشانگایە دەکەین دەست پێ بکەین سەرەتا دەچمە لای بەڕێز کاک نەوزاد غەفور کاک نەوزاد سوپاس بۆ ئامادەبوون لەم پرۆگرامە بۆ پرسیارە دەست پێ یەکەم ئەمساڵ سلێمانی ماشەڵا دنیایەک پێشانگا و فستیڤاڵ و مؤتەمەر و کۆنگرەی گرنگی تایە بەڕێوەچوو باسێکی گرنگی ئەم پێشانگایەوە نەمان بۆ بکە تا چەند گرنگە بۆ ناوچەکە بۆ سلێمانی و دواتریش باسێکی ئەم پێشانگایی ئەمڕۆمان بۆ بکە بێگومان کردنەوەی هەر پێشانگایەک و ناساندنی بەرهەمەکانی ناوخۆ ئێمە زیاتر گرنگ بە گرنگی بە بەرهەمی ناوخۆ دەین و ئامانجی ئێمەش کەمکردنەوەی هاوردەیە و بە زیاترکردنی بەرهەمی ناوخۆیە و ئەم پێشانگایانە دەرفەتێکە بۆ ناساندنی بەرهەمەکان هەروەها بە بازاڕەکانی تری عێراق و بە بازاڕی دەرەوەش هەروەها ناساندنی ئەو بەرهەمانەیە بە هاوڵاتیان کە چەند لە ڕووی کواڵەتیەوە لە ڕووی چەندایەتیەوە بەرهەمەکانی خۆمان بۆیان ڕوو نەکرێتەوە ڕاستەوە خۆ لەگەڵ کارگەکانە ئەبینن لە ڕووی کواڵەتیەوە لە ڕووی چۆنیەتیەوە لە ڕووی سەلامەتی تەندروستیەوە ئەمانە هەمووی گرنگە هەروەها ناساندنی ئەم بەرهەمانە بە بازاڕەکان وەکو ئاماژەم پێدا و توانای بۆ بەرهێنان و پیشەسازی هەموو بۆ سێکتەرەکانە و یەکێک لەو سێکتەرانەی کە ئەمڕۆ گرنگێکی گەورەی هەیە لە ئابووری وڵاتە سێکتەری کشت و کاڵ و پیشەسازی خۆراکە ئەم پێشەنگایە خۆشبەختانە زیاتر لە 100 کۆمپانیا و بەرهێنەری ناوخۆ بەشداریان تیا کردووە و بە ئامادەبوونی بەڕێز وەزیری کشت و کاڵ ئەمڕۆ پێشانگایە بە سەرکەوتووی کرایەوە کە تیایدا دەرکەوتووە چەندین کارگە و بەرهێنەری خۆمان توانایەکی زۆر پێشکەوتوو سەردەمیانیان هەیە و کارگەکانیان بە تەکنۆلۆژیای پێشکەوت و هەروەها توانای گەنجی خۆمانتیا نمایش کراوە لە داهێنانە و هەروەها لە پیشەسازیاوە لەو بەرهەمانە کە بەشێکیان لە ماڵەکانی شاوە بەرهەمەهێن زۆر باشە ئەمڕۆ ئەبینین جیاواز لە پێشانگاکانی تر ئەم پێشانگایی ئەمڕۆ کە چوارەمین پێشانگای کشت و کاڵ و پیشەسازی خۆراکە قەرەباڵغیەکی زۆری بەخۆ بینیوە ئەم قەرەباڵغیە بۆ چیە گەڕێننەوە و هۆکار چیەکە ئەگەر موگوڕەیەکی زۆر لەم پێشانگایە دەبینرێت بێگومان کشت و کاڵ بەرکەوتێکی ڕاست و خۆی هەیە لەگەڵ هاوڵاتیانەوە لەگەڵ بازاڕە ئەمڕۆ هەم خەڵکانی بازرگان و کۆمپانیا و هەم هاوڵاتیش بەجاری کردووە و سەردانی ئەم پێشانگایان کردووە و زۆری بابەتەکان و جۆراوجۆری بابەتەکانی ژوای کردووەکەوە قەرەباڵغێکی زیاتری پێوە بێت زۆر باشە کاک دلێر لەگەڵ کاکارامە بەرهەمی ناوخۆیان لەسەر مێزەکانی بەردەمیان داناوە بەر لەوەی بازم بەرهەمانە بکەین کە دواتر فۆکس دەخێنە سەری و بە گرنگیەوە بازە بەرهەمی ناوخۆ دەکەین کاک دلێر تۆ باسیشی گرنگی ئەم جۆرە پێشانگایەمان بۆ بکەوە دەبینین ئەمە چەند پێشانگایەکە ئێوە بە چەند بەرهەمێک بەشداریەکەن بە تایبەت پێشانگاکەی ئەمڕۆ تا چەند بە گرنگە زانن و تا چەند بە خاڵی پێکەوە گەیاندنی کڕیار و فرۆشیاری دەزانن بەڵێ بە ناوی خوای گەورە سوپاس بۆ کورسات نیوز بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە و هاتنایرەی بەڕێزی شێ بۆ ئەنجامدانی بەرنمێکی ئابووری لەم شێوەیە بۆ خۆی ئەو گرنگیە دووپاتەکاتەوە کە پێشەنگاکە گرنگێکی بەرچاویە خۆتان نەزانن لە هەر وڵاتێک کە پێشەنگایەکی لەم شێوەیە کرێسێ ئامانج لە پشتێوێتی یەکەم بۆی بسەلمێنرێ کە ئارامی و ئاسایش ئستقرارە و لە هەمان کاتا ڕەخساندنی دەرفەتی کار و دروستکردنیەکی پەیوەندی بازرگانی لە نێوان کۆمپانیا بەشداربووەکان ئەگەر لەسەر ئاسی ناوخۆ بێ و
کۆمپانیا بیانیەکان کە لەسەر ئاستی دەوروبەر بەرهەمەکانی خۆیان نمایش کردووە. بۆ یەکردنەوەی ئەم جۆرە پێشەنگیانە لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە شاری سلێمانی گرنگی خۆی هەیە. ئەو گرنگیەش بۆ ئێمەی خاوەن کۆمپانیا، بۆ ئێمەی وەبەرهێن، بۆ ئێمەی بەرەمهێن لە بەرهەمە ناوخۆییەکان ئەوە دووپاتە کاتەوە کە ئێمەش دڵخۆشین کە دەستێک بووین بۆ ئاوەدانی ئەم وڵاتە و دەستێک بووین بۆ ئەوەی بتوانین کوردستان بگەێنینە ئاستێک کاتێک کە میوانەکانمانێت هەمووان سەرسام بن بەوەی کە لە کوردستان بەرهەمی لەم شێوەیە، پیشەسازی لەم شێوەیە و کەرتی کوشت و کاڵ کە من باسی ئەم پێشەنگایەکەم بە ناوی پێشەنگای کوشت و کاڵ و پیشەسازی خۆراکە ئەلحەمدولیلا ئەو ئاستە پێشکەوتوی بینیوە. ڕەنگە ئێمە لە ڕابردوو کە کوردستان تازە استقراری تەواوی بەخۆیەوە بینی و بەرەو ئەوە چوین کە لەم پارچەی کوردستان و سەر بەخۆیەمان هەبێ دڵخۆشە بووین بەوەی کە تابلۆیەک لە بازار ببینین، لە شوێنێکی گشتی ببینین بە زمانی کوردی شتێکی لێ نووسرابێ. بەڵام ئێستا دڵخۆشین کە بە زمانی کوردی لەسەر بەرهەمی کوشت و کاڵی ناوخۆ هەناردەی وڵاتانی دەوروبەرەکرێ، هەناردەی ناوچەکانی جنوبەکرێ بە کوردی لە پاڵ زمانی عەرەبی لێ نووسراوە کە ئەمە بەرهەمی کوردستانە. بۆیە گرنگیەکی زۆری هەیە. باش باسێکی ئەو بەرهەمانم بۆ بکە کە بەشداریتان پێکردووە لەم پێشانگایە. بەرهەمەکان چین، چۆن دروست دەکرێن، چەند کەس هەلی کاری دەستکەوتۆ لە ڕێ ئەم کارگەیەوە کە ئەم بەرهەمە دێنن و پێشمان بڵێ ئەو مەوادە خامەی ئەم بەرهەمەی ئێوە لە کۆوە دەست دەکەوێت. ئێمە لە گروپی کۆمپانیەکانی قەیوان بۆ ئەم پێشەنگایە کە پێشەنگای کوشت و کاڵە بە تایبەت کارگەی پیشەسازی بە کارگەی لەحسەن بۆ پیشەسازی خۆراک بەشداریمان کردووە کە خۆی ئەبینێتەوە لە پرۆژەی نیشتیمانی بە بازارکردنی گەرمی جوتیاران. ئەم پرۆژە گەورەیە کە ئەکەوێتە گوندی خەرەچەتان لە پیرەمەگرون و لە پارێزگای سلێمانی بەڕێزان لە سەرۆکی ژووری بازرگانی بەسواسەوە و وەزیری کوشت و کاڵ و سەرچاوە ئاویەکان و کۆنسوڵ و نوێنەرانی وڵاتان کە گەڕان بەناو پێشەنگاکە سەردانی ئێمەیان کرد کە بینیان ئێمە بەشدارین لەو گەنمەی کە لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە وەرەگیرێتەوە لە جوتیارەکانمان بەدەستی جوتیاری کورد گەنمەکە ئەدورێت بەرهەمهێنرێت ئەدورێتەوە و دوای دروێنە ئەو گەنمە کە جوتیاران بەرهەمیان هێناوە ئەو ڕێژەی کە خۆیان دەیانەوێت بیفرۆشنەوە ئێمە لێمان وەرگرتوون لە کارگەیە لەحسەن بۆ پیشەسازی خۆراک. ئەو گەنمە کە گەنمێکی خۆماڵیە تەواو وەگەڵێ دڵنیایی هەیە کردومانە بە بەرهەمەکانی ئارد بە هەموو جۆرەکانی ئاردی بۆر، ئاردی سپی، ئاردی شیرەمەنی و جۆرەکانی کە ساوەرمان لێ بەرەمهێناوە، بڕوێشمان لێ بەرەمهێناوە و لەگەڵ یا عەلەفمان لێ بەرەمهێناوە و پشتیوان بەخوا لە مانگی ئایندەش بیر لەواکرێتەوە بەرهەمەکانی تری گەنم وەکو ئەندۆمیە، پاستایە، معکەرۆنە کە هەموو ئەمانە لە چوارچێوەی ئەیڵێمەوە ئەو پرۆژە نیشتیمانی ئەخرێتە بازار. سەبارەت بە وەرگرتنەوەی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان بڕێکی کەم گەنم دیاری کرابوو کە لەلایەن وەزارەتی بازرگانی عێراقەوە وەربگیرێ. بەڵام دواتر بینیمان وەزارەتی کوشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو ڕایگەیاند ئەو گەنمانەی دیکەی جوتیاران لەلایەن دوو کۆمپانیاوە دەکردرێتەوە کە یەکێکیان کۆمپانیای قەیوان بوو. ئەمە ئەو بەرهەمەی ئەو گەنمانەیە؟ بەڵێ ئەو گەنمەی کە حکوومەتی عێراق ساڵانە لە جوتیارەکان برا جوتیارەکان وەریەگرێتەوە بەشێکی زۆر گەنمەکەیان ئەمێنێ لە بازار ئەگەر لێیان وەرنەگیرێت یا بێ ڕەنجیان بە خەسار بڕوا یانە بێ بە نرخێکی زۆر کەم لە بازاری ڕەش بیفرۆشن. بۆ چارەسەری ئەم کێشەیە پرۆژەی نیشتیمانی بە بازارکردنی گەنمی جوتیاران لەلایەن گروپی کۆمپانیەکانی قەیوان هەمووی لە جوتیاران وەرەگرێتەوە بەو نرخەی کە لەلایەن وەزارەتی کوشت و کاڵ لیژنەی تایبەتمەند دیاری کردووە. بۆ ئەم ساڵ 13,000 تۆن وەرگیراوە لەو گەنمەی کە زیادە بووە و ئەم گەنمە بەتەنها ئەوە نییە تۆ ئەکەیکەی بە بەرهەمەکان سێ خاڵی زۆر گرنگ توانیمانە سەرکەوتوو بیتیایە. ئاسایشی خۆراک کە ئێوەش وەکو ڕاگەیاندن کار و تەواوی لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەم ڕۆژەوەیان دووپات کردەوە هەمووان هەوڵی بۆیەن کە دڵنیاین چێ گەنمەکەی کردووە، چۆن هاڕدراوە، چۆن کراوە بە ئارد و کراوە بە بەرهەمەکان دەرخوازی ڕۆڵەکانمان نەدرێ و لە هەمان کاتەکە کشتیان بیرە نەچێ ئەو ڕۆژەی ئاردی ئەلئەحسەن خراوەتە بازار ئەگەر فەردەیە ئارد پێشتر بە 47,000 بوو بە ئێستا بە 30,000 دینارە فەردەیەکی 50 کیلۆیی. ئەگەر ساوەرێک پێشتر ئەمە کڕابێ لە مارکێتەکان بە 2,000 دینار ئێمە ئێستاین بە 1,000 دینار. ئەمە لە دەرەوە هاوردە ئەکرێت کە تەندروستیش ڕەنگە نەبێ و نەزانی چیە. زۆر جار کۆمپانیا ناوخۆیەکان کارگە ناوخۆیەکان کە شتێک بەرهەم دێنن گرفتی نرخیان هەیە ئەڵێن ئەو نرخەی کە هاوردەکراوە ئەوەندە نزمە
ناتوانین چێبڕکەیکەن کەواتایەوە خاڵەتان پێچوانە جاسپاس کردوەوە بۆخوا دواتریش پرسیارەوەت لێ یەکەم بەرهەمەکانتان نەگاتە کوێ نیازتانە بینێرنە دەرەوە یاخود نردووتانە یاخودنا دواتر پرسیاری ئەوە لێ یەکەم کاکارم باسێکی ئەم پێشانگایەمان بۆ بکە چۆن بوو بەشداریتان کرد تا چەند بە گرنگی ئەزانن واروەها ئەو بەرهەمانە چین کە ئێوە ئەمڕۆ بەشداریتان پێ کردووە زۆر سپاس کاک پشتیوان زۆر سپاس بۆ دەرفەتە ئێمە وەکو هەم خاوەن کۆمپانیا کە لێرەکانە بەشدارین وەکو کۆمپانیاوە هەم وەکو خاوەن پرۆژەکانی هێلکەی خواردن لەم پێشانگایە کە بەشدارین کە لە پێشانگای پێشووتریش بەشدار بووین ئەم پێشانگایانە ڕۆڵێکی گرنگیان هەیە لە خستنەڕووی بەرهەمەکانیان زیاتر دیدی هاوڵاتیان بەرامبەر بە بەرهەمەکانیان کە دەیانبینن ئەمانە بەرهەمێکی ناوخۆن و لە ناوخۆ بەرهەم دەهێنرێت پێشانگاکان بەڕاستی کاریگەریەکی زۆریان هەیە لە ناساندنیان ئێستا لێرەکانە چەندین میوانی بیانی دەرەوەی وڵات کە هاتوون و لێرەکانە زیاتر دیتن لەگەڵ بەرپرسەکان لە کێشەکان ئاراستەکردنی کێشەکان دیدێکی تایبەتی خۆی هەیە ئەم پێشانگایانە ناساندنێکی زۆرە دەرفەتێکی زۆرە ڕەخساندنێکی زۆرە بۆ بەرهەمە ناوخۆیەکان کە ئێمەش وا پێویستە وەکو وڵاتان پێشانگای هەتا گەورەتر ڕیکلامی زیاتر بکەین ئێمەش کۆمەڵێک بەرهەمی ناوخۆمان هەیە کە بەڕاستی پێویستە ناساندنی بۆ بکرێت و ڕەوانە بکرێت بۆ وڵاتە دراوسەکانمان بۆ شوێنەکانمان کە ئەلحەمدوللیلا ئێستا هەرێمی کوردستان لە بەرهەمی ناوخۆ بە نسبەت ساڵانی ڕابردووە گەشەیەکی یەکجار زۆری بینیوە ئێمە زۆر دڵخۆشین بەکردنەوەی ئەم پێشانگایانە کە تایبەتە بە بەرهەمە ناوخۆیەکان بۆ ئێمە زیاتر کە بەرهەمهێنانمان لە کەرتی پەلەور هەیە و دروستکردنی کێرگە پەلەوریەکانە و بەرهەمی هێلکەیە کە ئەلحەمدوللیلا ئێستاکانە لە سەرووی پارێزگای سلێمانی ئێمە بەرهەممان هەیە کاک پشتیوان ئەگەر سەیرێکی ڕابردوو بکەینەوە لە بەرهەمی ناوخۆ ئێمە لە ساڵی 2020 ببوورە چەند کارتۆنێکی زۆر کەم هێلکەمان هەبوو برادران ئاگادارن لە ئێستادا ئێمە دوای ئەوەی کە تەواوی بەرهەمی ناوخۆی سلێمانی دابین دەکەین بە هەموو پرۆژەکانمان و ڕەوانەی خواروی عێراقیش دەکەین کە ئەوان پشتیان بە ئێمە بەستووە تازە برادرانی وەزارەتی عێراق کە لێرەکانە بوون لەگەڵ بەڕێز جەنابی وەزیر یعنی ئێمە داتایەکمان پێدان تۆزێک لایەن سیر بوو ئێمە ڕۆژانە لە سلێمانی 5,000 کارتۆن هێلکە ڕەوانەی جنوب دەکەین کە پشتێکی تەواویان بە بەرهەمی ناوخۆ بەستووە کە لە ئەساسیشدا ئێمە جێ خۆتان کردوتەوە لە بازاڕی ناوڕاست و خواروی عێراق بەڵێ جێ خۆمان کردوێتەوە بەرهەمێکی زۆر جوان فرێشی ڕۆژانە ئێمە بە بازار دەکەین ئەلحەمدوللیلا ئێستا لە ساڵانی ڕابردوو تەواوی پارێزگای سلێمانی پشتی بە بەرهەمی هێلکەی دەرەوە بەستە بوو لە ئێستادا نەک تەنها بەشی ناوخۆ کە ئێمە دەڵێم هەناردە دەکەین بۆ خواروی عێراق بۆ هەموو پارێزگاکان کە بەرهەمێکی ڕۆژانەی زۆر جوانمان هەیە شکر بۆ باش ئاستی کوالیتی ئەو کاری ئێوە ئەیکەن لە بواری کێڵگەی پەلەوەری و لە بواری دروستکردنی خانووی ئاسنۆ و بابەتانی دیکە کە ئەمڕۆ هەندێک نمونەمان بینی لێرە نمایشتان کردووە ئەوە چۆنە کوالیتەکەی چۆنە وەتوانیتانێت چۆن بەرەو پێشی بن کاک پشتیوان ئەلحەمدوللیلا هەرێمی کوردستان زۆر کراوەیە ئێستا بەڕووی جیهاندا بۆ دەستی کار بۆ ئیشکردنمان لەگەڵ کۆمپانیەکانی بیانیەکان ئێمە ئێستا ئەو پرۆژانێکەوە لە هەرێمی کوردستان دادەمەزرێن بە باشترین ئامێرەکانی بە باشترین تەکنەلۆجیا پێشکەوتوترین ئامێرە سەردەمیەکان ئێستا لە هەرێمی کوردستاندا ئیش دەکەن لە ناو پرۆژەکاندا بەرزترین کوالیتی بەرهەم دەهێنن یعنی ئەگەر سەیرێکت کردی بێ وەک خۆت باست کرد یعنی هەمویان لە تۆپن باشترین بەرهەممان هەیە باشترین کوالیتیمان هەیە لە بەرهەمەکانماندا ئەلحەمدوللیلا زۆر باشە کاک نەوزاد باسێکی ژینگەی ئیشکردنی کۆمپانیا و کارگە ناوخۆیەکانمان بۆ بکە لە هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی چ جۆرە ژینگەیەکەوە تا چەند لەبارە بۆ ئەوەی کۆمپانیەکان گەشە بکەن و کارگەکان و ئەو بەرهەمانەشی کە هەیەیانە بەردەوام بەرەو پێشی بن بزنس و بازرگانی و پیشە سازی و کشت و کاڵ و هەمە ئارامیە ئەو ئارامی کە لە شاری سلێمانی هەیە بە شایەتی خەڵکانی تریش و ئێمە وەکو بازرگان ئەیبینین ئارامترین شارە لە عێراقا کە ئەوە ژینگەی سەرەکیە بۆ پیشە سازی بۆ وەبەرهێنان بۆ کشت و کاڵ بۆ هەموو سێکتەرەکانی تر ئەمە وای کردووە ئەم ئارامیە وای کردووە کە لە شارەکانی تریژی عێراقیشەوە لە دەریشەوە کە ئێمە ئێستا لەگەڵ چەند کەسێک لەوانی کە وەکالاتی تیجاری بەعزێ لە کارگەکانی دەرەوەیان هەیە
ئامادەیان دەربڕیوە چەندین کارگە کە بە شێوەی شەراکەت ئامادەن ئەو کارگەیە لە شاری سلێمانی دروست بکەن و ئێمەش وەکو هاندان وەکو کاراسانی بۆیان ئامادەیمان دەربڕیوە لەبەرەوە ژینگەی سلێمانی و لە ڕووی زەوی و زار و ئاو سەرچاوەکانی ئاو زەویەوە ئەمانش هەمووی لەبارە بۆ ئەوەی کە هەم کشت و کاڵ و هەم گەشتیاری و هەم پیشەسازی خۆراک لە شاری سلێمانیە بەرهەمی زیاتر بێ و کارگەی زیاتر و پەرەی زیاتری پێ بدرێت. زۆر باشە لەم دوو هەفتەی دواییدا ئەمە سێم چالاکی و پێشانگایە کە هەر لەم هۆڵەدا دەکرێت و ئێوەش بەشێکن لەو چالاکیانە تا چەند دەرئەنجامی ئەم پێشانگایانە بە ئەنجامدانی گرێبەست لە نێوان کڕیاران و فرۆشیاران کۆتایی دێت. بەڵێ زۆر تەبەن لەم فترێکەمە لە ماوەی دوو هەفتە سێ پێشانگاوەک بۆ ئاگادارن لە شاری سلێمانی کراوەتەوەیکیان سەنە فێل عێراقە بەرهەمی کارگەکانی زیاتر خۆمان بوو شاری سلێمانی و هەرێمی کوردستان بوو پیشاندرا و بەرهەمەکانیان خرایە بازاڕەوە کە پیشاندرا بۆ بازرگانان بۆ بازاڕی عێراق لە هەروەها پێشانگای مۆبیلیاتی ئێرانی لێرە کرایەوە ئەم پێشانگای ژەمە بە هەمان شێوە کەوتم دەلیلی ئەوەیە کە سلێمانی ژینگەیەکی گونجاوە بۆ وەبەرهێنان بۆ بازرگانی هەروەها بۆ پیشەسازی و گشت سێکتەرەکانی تر ئەمە دەلیلی ئەوەیە کە لە سلێمانیا ئەو ژینگەیە لەبارە. زۆر باش وەکو ژووری بازرگانی ئەو پلان و ئامانجەی کە داتاننا بۆ ساڵی 2025 کە ئێستا لە کۆتایی ساڵەکەیان تا چەند لە خۆتان ڕازین کە ڕێژەیەکی باشتان جێبەجێ کردووە و پێشمان بڵێ بۆی بینەران بزانن بۆ ساڵی داهاتوو دەتانەوێت چی بکەن؟ ئێمە پشبەستن بە کەرتی تایبەتی خۆمان پێشکەوتکەرتی تایبەتی شاری سلێمانی بە تایبەتی لە کشتتوکاڵ و پیشەسازی و بەرهێنانە پێشکەوتنێکی گەورەی بەخۆیەوە بینیوە بەڵام پێویستیمان بە زیاتر پشگیری ئەوەیە لە بەعزیە لە کەرتەکانە ئێستا لە کەرتی و بەرهێنانە زۆر گەشەی کردووە پێشکەوتنێکی بەرچاو بەهۆی ئەو ئاسانکاری و پشگیریانەی کە جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کەرتی وەبەرهێنانە بەڕاستی بۆ خۆی سەرپەرشتیەکە و ئەنجومەنی شارەوانی سلێمانی و بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنان شارەوانی هەموو دەستگا و لایەنە پەیوەندیدارەکان بە کار ئاسانی زیاترەوە و بە بڕیاردانی خێرا ئەتوانین بڵین کەرتی وەبەرهێنان لە زۆر لە سێکتەرەکانە و بە تایبەتی لە نیشتەجیا و هەروەها لە پیشەسازیە لە کشت و کاڵە هەمووی بەرەو پێشچوونی خۆی بینیوە و ئێمە داواکاری زیاترمانەوە ئاسانکاری زیاترمانەوێ تەرخانکردنمان زەویمانەوێ و ناوچەی پیشەسازی دروست بکرێ ناوچەی تایبەت من بە بەرهەمەکان بە پیشەسازی بە کشت و کاڵ جیا بکرێتەوە بە جۆرەکانی پیشەسازی سووک و بە تایبەتی پرۆژێ بچووک و بناوان ناوە. هەڵبەتە دواتر پرسیاری ئەوەت لێ دەکەم تا چەند کارتان کردو بۆ ئەوەی پێشانگانی و دەوڵەتەکان لە دەروی هەرێمی کوردستان بەشداری و بەرهێنەرانی پێ بکەن و بیکەن بە دەرگایەک بۆ ئەوەی خاوەن کارگە و کۆمپانیا و کەسانی وەبەرهێن بتوانن بچنە ئەوێ ئەزمموی ئەوێ بێننەوە دواتر پرسیاری ئەوەت لێ یەکەم چکە ئاگام لێ هەندێک چالاکی نەوعی لەو بوارەش کراوە کاک لێر بەرلۆی بێم بۆ لای تۆ بە ڕوونکردنەوەی بە بینەران بم جارجار گۆمان لە دەنگی پەلەوەر و ئەوە ئێستا لەگەڵ خوێندنی و کەڵەشێرە ئەبێت هەڵبەتە لە نێو ئەم پێشانگایە سامانی ئاژەڵ سامانی پەلەوەر و تەواوی ئەوەی کە بابەتی کشت و کاڵێ و بابەتی پیشەسازی خۆراکە بوونی هەیە بۆیە پێشانگایەکی قەرەباڵغە ئەبێ ئاسایی بێ بەلامانەوە دەنگە دەنگی تیابێت دەنگی پەلەوەری تیابێت کاک لێر ئێوە بۆ ئەم بەرهەمە چیتان کردووە کە بیگەێنە بازاڕەکانی عێراق ناوڕاست و خواروی عێراق و بینێرنە دەرەوە؟ بەڵێ کاک پشتیوان ئەگە سەرنج بی هەمیشە لە قسەکان تەرکیزمان دووبارەکردنەوەمان لەسەرەوەیە کە ئاسایشی خۆراک بەرهەمێکی تەندروست تۆ کە ئێستا ئەبینی ئاردی خۆماڵی هەیە ساوەری خۆماڵی هەیە بڕوێشی خۆماڵی هەیە بەرهەمی تری خۆماڵی هەیە و کاک ئارامیش باسی کرد و دەیانی تر دڵخۆشی بەوەی کە ئەزانی وەگوتم لە قسەکانی پێشووتر کێ ئەم گەنمەی کردووە و چۆن هاڕدراوە کە ئێمە لە سەدی کارمەندەکانمان پیشەگەری کوردی یعنی هەموو خەڵکی کوردستانن لە ناوچەی سلێمانی پیرەمەگرون
و کارگەکەمان کاکەوێتە گوندی قەرەچەتان لە پیرەمەگرون لە سەدا سەدی دەستی کاری ناوخۆیە توانیمانە بە پشتبەستن بە نوێترین تەکنۆلۆژیاکانی بواری وەبەرهێنان و پیشەسازی ئێمە کارەکان ئەنجام بدەین. لەم کارگەیەمان ڕۆژانە تا ئەم کاتە کە پلانی زیاترمانەیە هەموو ڕۆژانە 1500 تۆن ئارد ئەخرێتە بازار، 120 تۆن ساوەر ئەخرێتە بازار، 100 تۆن علەف ئەخرێتە بازار. ئەمە هەموو بە توانای زیاتر لە داهاتوو هەنگاو بە هەنگاو بە پێی پێویستی. لەم ساتەی کە ئێمە قساکەین ئێمە بەرهەمەکانمان دەنێرێ بۆ جنوب، بۆ ناوچەکانی جنوب کە بەشێکی هەرە زۆرێتی و بازارەکانی کوردستانیش. بەڵام تکامان وایە ئەم بەرهەمانەی کە لێرەدامان ناوە بۆ ئەوە نییە ڕیکلام بێ بۆ قەیوان، بۆ ئەوەیە ڕیکلام بێ بۆ بەرهەمێکی ناوخۆیی کە بە کۆمپانیایەکی خۆماڵی کوردی بەرهەمێنراوە. تکایە خوشک و دایکەکانمان لە ماڵەوە، ئەو خانمانەی کە لە مەطبەخ و لەسەر سفرە و خوانەکانن، ئەو باوکانەی کە ئایندەی ڕۆڵەکانتان بەندە بە ئاگابوونی ئێوە و هەمومان خواردنی تەندروست و خۆماڵیان بنێ. کاتێک کە تۆ مناڵەکە ساوەرێکی خۆماڵی بەدەستی جوتیارێکی خۆماڵی گەنمەکەی بەرهەمێنراوە، بەدەستی ڕۆڵەیەکی کورد هاڕاو کراوە بە ساوەر و بەرهەمێنراوە، تەندروسترە لە بەرهەمێکی تر کە لە وڵاتانی دەوروبەر هاوردە ئەکرێت. کاگنەوزات فەرمووی لە کاتی سەردانەکە ئەو بەرهەمانەی کە بەرهەم هاوردە ئەکرێن بۆ کوردستان ڕاستە کواڵەتی کۆنتترۆل لەسەر سنوور هەیە، بەڵام هیچ کات وەکو بەرهەمی ناوخۆی نییە لە ڕووی ئاسایشی خۆراک، لە ڕووی تەندروستتر. بۆیە هەمیشە ئەیڵێن و تەکیدمان کردوێتەوە کە کارگەی ئەلەحسەن بۆ پیشەسازی خۆراک دروست بووە لە پاڵکارە بزنسەکەی گروپی کۆمپانیەکانی قەیوان ئەوەیە کە ئاسایشی خۆراک لە کوردستان ئیتر کاتی ئەوەیە کە بە هەموو لایەک هاوکار بین و ئیستقراری زیاتر بێ. الحەمدولیلا لە ماوەی ئەم چەند ساڵەی کە کار ئەکەین و هەنگاو بە هەنگاو کارگەکەمان کە لە داهاتوودا ئێمە ئێستا بنەتۆوی گەنمیش ئەین بە جوتیارەکان کاک پشتیوان. ئەم بنەتەوە چییە؟ پێشتر لە وڵاتانی دەوروبەر هاوردە کراوە، ئۆکراینە، رووسایە، وڵاتانی تری دەوروبەرە بە نرخێکی زۆر دراوە بە جوتیارەکان. بەڵام ئەم ساڵ بەهۆی کارگەی لەحسەن لەم پرۆژە نیشتیمانی ئێمە ئەو گەرمەی کە لە جوتیاران لە وەرزی درێنە وەرگیراوەتەوە، دەرمان کراوە، پاک کراوەتەوە، باشترین جۆری لێ جاکراوەتەوە بە نرخی پاڵپشتی کراو کە ئەگەر لە بازار بیکڕێ یەک نمونە بە ملیۆنێک و 100,000 تۆنی بووە بە 400,000 وەری گرتووە بە نرخی پشتیوانی کراوی گروپی کۆمپانیەکانی قەیوان. بۆ لەبەر ئەوەی بنەتەوەکەش خۆماڵی بێ. بۆیە جێی دڵخۆشیە باش و ئومێ دەکەین ئیشەڵا کوردستان وای لێبێت پێویستی بە بەرهەمی ئاسایشی خۆراک و بۆ ناوخۆش خستە ڕوو. بێگومانتان چیە بۆی هەناردەی بکەن؟ ئێمە ئێستا هەناردەیەکەین بۆ دەرەوەی بۆ وڵاتانی جنوب بۆ بەشێک لە وڵاتانی دەوروبەر. ئێستا لەوەیە کە کارەکان تەواو ببێ بۆ ئەوەی ئێمە هەناردەی وڵاتانی دەوروبەر بکەین. بۆ نمونە چۆن لە کارگەی پاتریەکەمان کە بۆ پیشەسازیە ئەویژە لە شاری سلێمانیە ئێستا وڵاتانی ئوردن، وڵاتانی سعودیا، وڵاتانی دەوروبەر لە ئەڵمانیا پاتیەکەمان هەناردە کردووە. بێگومان پشتیوان بەخوا دوای ئەوەی بازاڕی ناوخۆ کە توانیمان کە ئێستا ئەتوانین یانیم پێویستی هەبێ، بەڵام بەڕاستی بڵێم بڕیارێکی یەکلاکەرەوەی حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان و پشتیوانێکی یەکجاری پێویستە بۆ ئەوەی بەرهەمەکانمان لە پاڵ بەرهەمەکانی تری ناوخۆ ڕێگەر لە هەناردە هاوردەکردن بگیرێ بۆی بتوانرێ ئەم بەرهەمە تەندروستە و ئەم بەرهەمە ناوخۆیە کە ئێمە لەم ڕێگەیەشەوە کاک پشتیوان سەدان هەلیکار تەنها لە کارگەیەکمان ڕەخسێنراوە. ئێتۆ ئەگەر پشتیوانی ئەم بەرهەمە بکرێ 100% بەرهەمی ناوخۆی پێدابین بکرێ دەیان و سەدان هەلیکاریژە ڕەخسێنرێ. کاکارام باسێکی ئەومان بۆ بکە ئەو ستانداردەی ئێوە کاری پێ دەکەن، کارەکەیەوە بەشێکی تەکنیکیە بە تایبەت ئەو بەشەی بەرەمێنانی کێڵگە پەلەوەرەکان تا چەند سوودتان لە تەکنەلۆژیای نوێ بینیوە و تا چەند کارێکتان کردووە کە دەستی خانەخێ و خۆماڵی لەو کارەی ئێوەیە هەبێت؟ پشتیوان بەنسبەت تەکنەلۆژیا تەواوی ئەو تەکنەلۆژیایی کە ئەمڕۆ لە وڵاتاندا بوونی هەیە لە جیهاندا ئیشی پێ دەکرێت ئەمڕۆ لە هەرێمی کوردستان بوونی هەیە. هیچ شتێک نییە ئەوان هەیان بێ و ئێمە نەمان بێ. ئێمە تەواوی تەکنەلۆژیاکان لێرە کانەدا بوونی هەیە الحەمدولیلا و ئێستاکانە پرۆژەکان بە شێوازی قەفەس کە لە ڕووبەرێکی زۆر کەم بە حەدەدێکی زۆری پەلەوەر جێبۆتەوە.
ئەمن دەمەوێت لێرە کانەدایەک ئاماژە بکەم کاگ پشتیوان بەڵ بابەتی پەلەور بابەتێکی زۆر گەورەیە ئێمە ئەگەر بەدیدێک لێ بڕوانین لە ناو عێراقدا باشترین کەشوهەوا باشترین ژینگە لە ڕووی کشت و کاڵ و لە ڕووی پەلەورەوە هەرێمی کوردستانە و داهاتووی پەلەور بە تەواوەتی لە عێراقدا بۆ هەرێمی کوردستانە لەبەرەوەی ئەوان نەژینگەیەکی وان هەیە کە بتوانن تێیدا پەروەردە بکەن ناسەر چاوە ئاویەکی واشیان هەیە کە بتوانن لەو کەرتەدا بەرەو پێش بچن ساڵانی ڕابردوو ئەوان کۆمەڵێک پرۆژەی زۆر گەورە بە کۆمەڵێک دەزمایی زۆر گەورە کە پشتیوانی حکوومەتیان لە پشت بوو پرۆژەی زۆر زەبەلاعدا مەزران بەڵام نەیانتوانی سەرکەوتوو بوون ئەلحەمدوللا ئەو پرۆژانە کە لە هەرێمی کوردستاندا دامەزراون 100% سەرکەوتوو بوون و 100% بەرهەمەکانیان ئەگە دەتوانم بڵێم لە سەروی ستانداردێکی عالەمیەوەیە تۆ بەرهەمێکی فرێشی تەواو ڕۆژانە دێتە بەردەست و تەواوی بەکارهێنانی ئالیکەکانیشان کە بەشێکی لە هەرێمی کوردستان وەکو گەنمەکان لە جوتیاران وەردەچێتەوە بەکاری دێنین کە گەنمەشامی ناو خۆمان هەبێ بەکاری دێنین ئێمە سۆیە بەرهەم ناهێنین وەکو لە عێراقدا هیچ بەرهەمێکمان نیە لە دەرەوە بۆمان دێ بەڵام وەکو هەلی کار ئێستا لە پرۆژە پەلەوریەکان وەک بە تایبەت هێلکە زیاتر لە 3000 خێزان هەلی کاریان بۆ ڕەخساوە لە هێلکەدا کە ئێستا پارێزگای سلێمانی گەورەترین بەرهەمی هێلکەی هەیە لە هەموو محافەزەکانی عێراق لە هەموو محافەزە ئێستا لەم دەقەیدا هەولێر لە پێش ئێمە لە ڕووی تواناوە بەڵام بەهۆی چەند هۆکارێکەوە لە ئێستادا کۆمەڵێک لە پرۆژەکانیان وەستاوە ئەگەرنا ئێمە بێت و حکوومەت پشتیوانی زیاترمان بکات لە کۆمەڵێک بوار کە شکور بۆخوا بەڕێز جەنابی وەزیر و زۆر گوێ لە داواکاریەکانمان دەگرێت و دەتوانم ئەوەش بڵێم کاک پشتیوان ئەوەی لەم کابینەیە و لەم وەزارەتە و سافی ئەم وەزارەتە لە هەرێمی کوردستان کرا دەتوانم بەداتا بۆت بسەلمێنم بە تەواوی مێژووی نەکراوە ئەوەی کە ئەم جارە کرا ئەو بەرهەمە بە شێوازێکی زۆر خێرا زیادی کرد و بۆیە لێرەشەوە داوا دەکەم حکوومەت پشتیوانی زیاترمان بکات لەبەرەوەی ئێمە توانامان هەیە ژینگەکەمان گونجاوە بۆ ئەم کەرتە لەوانەیە ژینگەکەمان لە کۆمەڵێک کەرتدا نەتوانین ئێمە مەسەلەن حدودێکی بەحریمان نییە مینایەکمان نییە بەڵام شوێنی کشت و کاڵمان زۆرە ئەلحەمدوللا بارانمان هەیە ژینگەیەکی پاکمان بۆ پەلەور هەیە زۆر باشە دەبیستین و دەبینین کێشە بۆ ناردنی بەرهەم بۆ ناوڕاست و خواروی عێراق جار بەجار دروست دەبێت ئەم کێشانە بەرەوکی ئەوەی گرتووە بەڵێ کاک پشتیوان زۆر بەرەوکی ئێمەی کردووە و زۆر جار زیانیشی لێداوێت بەڵام شکر بۆخوا بەدەنگمانەوە هاتوون ئێمە کێشەکەمان زیاتر لە هەناردەکردندا چییە حکوومەتی عێراق دەڵێ دەبێت هەموو پرۆژەکان کە لە هەرێمی کوردستان هەیە لای ئێمەش تۆمار بکرێت خۆیان لیژنە ئەنێرن جار جار لیژنەکان زۆر تاخیر دەنێنن بەرهەمەکانمان دەمێنێتەوە زۆر جاران کێشەی سیستەممان بۆ دروست دەبێت لە بازگەکان هێرکەکانمان دەمێنێتەوە تا چارەسەر دەکرێت ئەنێ بەرواری هێلکە کورتە چۆن ئەمە چارەسەرەکەن گرفتی ئێمە ئەو کێشەیەمان هەیە بەڵێ زۆر جاران ئێمە مەسەلەن بەرواری هێرکەیەک تۆ یەک مانگە 15 ڕۆژی بەستەن هاجاروا هەبوو ماوەتەوە لە ڕێگادا تۆ ناتوانێت ئەو کوالێتی بەرزەی کەمە بەستە بگەێنێ دەستی هاوڵاتیان و زۆر باش ناتوانێت بگەن کاک نەوزاد سەبارەت بە پێشانگانی و دەوڵەتیەکان کە لە وڵاتانی دراوسێ و لە جیهاندا هەیە و لە وڵاتانی پێشکەوتووە هەیە بەشداری پێکردنی وەبەرهێنەران و خاوەن کارگەکان و خاوەن کۆمپانیەکانی هەرێمی کوردستان چۆنە چیتان کرۆ بۆی زۆرترین ئەزمموی پێشکەوتوی وڵاتانی پێشکەوتوو بێننەوە هەرێمی کوردستان بەڵێ ئێمە لە ڕێگەی قونسوڵێتکان و سەفارەتەکانەوە زیاتر ئەو پێشانگایانەمان بۆ دێت کە داوەتمانەکەن بازرگانی ئێمە بزنسمانی ئێمە وەبەرهێنەری ئێمە کە سەردانی ئەو پێشانگایانە بکات وە کاراسانی وەرگرتنی وێزایان بۆ کرێ لاگەر لە ڕێگەی ژووری بازرگانەکانەوە داوەتنامەکانیان بۆ جێبەجێەکرێ بۆ وەفدیان لێ دروستەکرێ کە سەردانی ئەو پێشانگایانە بکەن بە مەبەستی بەرهەمی تازە و داهێنان و نوێگەری تازە لە تەکنۆلۆژیا و لە بەرهەمی تازە و چۆنێتی بازار و شارەزایان بەوە کە ئەوانیش بێنەوە لە هەرێمی کوردستان بێگومان ڕۆڵیان هەبێ لەو نوێگەری و لەو داهێنانە و بەکارهێنانی ئەو تەکنۆلۆژیانە بۆ زیاترکردنی بەرهەمی ناوخۆ و زیاتر ڕەخسانکردنی هەلیکار زۆر باشە لەگەڵ چینە و بە تایبەت لەگەڵ شاری ئیوی چینیدا دوایین جاربینیمان دەستە خوشکی ڕاگەیەنرا لەگەڵ ژووری بازرگانیەوە باز لە کاری هاوبەشی و هەماهەنگی گەورە کرا ئەمە تا چەند دەتوانێت سلێمانی پێشخا لە ڕووی
سەرجەم جۆرەکانی پیشەسازیەوە. بەڵێ بۆ خۆت زانی چین وڵاتێکی گرنگە و بە تایبەتیش ئەو شارەی کە شاری ئیو شارێکە زۆرترین بازار و زۆرترین بەرهەمی تایە و کۆمپانیاکانی شاری سلێمانی بە ڕێژێکی زۆر پەرچاو لەو شارە بوونیان هەیە و کۆمپانیان هەیە لەوێ. ئێمە سەردانی چەندین شوێنمان کرد لەوێ لەو سەردانە و زیاتر ئەو پرۆتۆکۆڵمان لەگەڵا ئیمزاکردن لە مانگی 4 ساڵی داهاتوو قەرارە هەمان وەفدی ئەوان سەردانی شاری سلێمانی و بکە و ئەو دەرفەتانی و بەرهێنان کە لە سلێمانی هەیە و چەند پرۆژەی ترکەوە پێیان خۆش بوو ئامادەیان پیشان داوە کە لە شاری سلێمانی کارگەدام بەزرێنن لە بوار چەندین بوار و سێکتەرە کشت و کاڵی بێ پیشەسازی بێ بەشداری بکەن و لە ئێستاژە چی کۆمپانیەکانی چین لە شاری سلێمانی هەم ڕۆڵی بەرچاویان هەیە لە پیشەسازیە. ئێمە بە ئومێدی ئەوەی کە زیاتر بتوانین و چاومان لەوەیە کارگە و بەرهێنان لە سلێمانیا زیاتر بێ وەک لەوەی ئێمە هاوردە بکەین لەبەرەوە ئێمە لە تەواوی سەردانەکان و سەردانی ئێمە بێ ویان کۆسڵگەریەکان و کۆمپانیەکانی دەرەوە ئێمە زیاتر هاانی ئەوە ئەدەین کە لە شاری سلێمانی و هەرێمی کوردستانە وە بەرهێنان بکەن. زۆر باش لە دوایین پرسیار کە لە کاک ئارامم کرد باسی ئەو کێشانەمان کرد کە لەگەڵ حکوومەتی عێراقا هەیە بۆ ئەوەی کارگەکانی هەرێمی کوردستان دەستیان بگا بە بازاڕەکانی ناوخۆ و ناوەڕاست و خواروی عێراق و من ئاگادارم کە وەکو ژووری بازرگانی وەکو خودی خۆت بەشداری لە چارەسەری ئەم کێشەیە و هەڵتان داوە بە بەردەوامی بۆی چارەسەری بکەن. دوایین هەوڵەکان گەیشتۆتە کوێ و ئەم کێشە بۆ درێژەی کێشا بۆ چارەسەر نابێ و کام بەشیتان چارەسەر کردووە و داهاتوو چیمان پێڵێ؟ بەشێک لەو کێشانە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە پێشتر گفتوگۆیەکە بۆ لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندا زۆر جار ئەم کێشانە چارەسەر نەکراون هەتا گەیشتۆتە ئەوەی کەوا گەیشتۆتە بنبەست و حکوومەتی عێراقی ڕێگری کردووە چارەسەر نەکراون لە کاتی ڕوودانی ئەم شتانە چارەسەرەکەی هەم قورسترە هەم زیانێکی زۆر بە بازرگانەکەین. ئێمە ژووری بازرگانی و پیشسازی سلێمانی بێزگە لە وەفدەکانی حکوومەت ئێمە بۆ خۆمان بە وەفدی خۆمان و بە تایبەتی ژووری بازرگانی و پیشسازی سلێمانی بە بەردەوامی لە ڕێگەی پەرلەمانتارەکانەوە لە ڕێگەی نوێنەری حکوومەتی هەرێمەوە لە بەغدا هەروەها لە ڕێگەی یەکێتی ژوورە بازرگانیەکانی عێراق و یەکێتی پیشەسازەکانی عێراقەوە هەوڵمانداوە و حکوومەتی عێراقی لە زۆر لەو دانیشتانەمانە بە ئێمە بەداتا و بەو زیانانەی پێمان گەیشتووە و بە چارەسەرەکانیشمان خستۆتە ڕوو توانیومانە بەشێکی گرنگی ئەو کێشانە چارەسەر بکەین شانبەشانی ئەو لیژنانەی حکوومەتی هەرێم کە سەردانیان کردەوە بەردەوام ئێمە لە لابردنی ئەو ئاستەنگیانە بەردەوامین و بە ڕۆژانە متابعەکەین و پەیوەندێکی باشمان لەگەڵ کارگەکانی خۆمان و بازرگانەکانی خۆمانە هەر ئاستەنگێک کە دروستە بێ بێگومان ئێمە پەیوەندیەکەین بۆ چارەسەرکردنی وەکو کاگاران پیشانیدا ئێمە ڕۆڵێکی بەرچاومان هەبوو لەکردنەوەی ئەو ڕێگایانە و تەنانەت ئەو بەرهەمانیان بە ڕێژەیەک لێوەرەگرن بە لە ڕێژەی سا 750 هەمیشە هەوڵمان داوە ڕێژێکی زیاتریان لێوەرگرن لەبەرەی ئەوانیش بۆ خۆیان چێلگەی پەلەوەریانەیە کارگەیانەیە. زۆر جابوونی ئەو کێشانە سەر کێشە بۆ کۆچی کارگەکان بۆ ئەوەی بچنە سنووری ئیدارەی حکوومەتی عێراقەوە بۆی کەمترین کێشەیان بۆ دروست بێت لە ڕووی بەرهەمەکان لە ڕووی تۆماری کۆمپانیەکان تۆماری کارگەکان و دیوێکی تریشی زۆر جاباز لەواکرێکە لە هەرێمی کوردستان خەرجی کارەبا باج بەشێک لە خەرجەکانی دیکە زۆر بەرزن بۆ یەک کۆمپانیەکان کارگەکان کۆچەکەن بچنە سنووری ئیداری حکوومەتی عێراق. ئەم کێشەیە تا چەند گرفت بۆ بەرهەمی ناوخۆ دروستەکە چکە ئێسێمە لەگەڵ کاگلێر و کاکارام و بە ڕێزیش باز لە گرنگی ئەوە ئەکەین چۆن پیشەسازیەکانی ناوخۆ بەرهەمی ناوخۆ گەشە پێ بدەین تا چەند ئەمانە بنە ڕێگر لە ئەو هەوڵانەی کە هەموو لایەکەیدن. بێگومان کۆمەڵێک هۆکار هەیە کە لە نەتیجە کارە کاتە سەر تێچووی بەرهەم ئێمە داوامان کردو لە حکوومەتی هەرێمی کوردستانە نرخی کارەبا کەم بکرێتەوە. ئێمە بانقی پیشەسازیمان نییە کە تا بتوانین پارە و قەرز بین بە خەڵکانێکەوە کارگە دابنێ. ئێمە بەدیلی ئەمە دابینکردنی زەوی
پاراستنی بەرهەمی ناوخۆ بە زیادکردنی بازی گومرجی بۆ سەر هاوردە هەروەها دابینکردنی ئەو لابردنی و چارەسەرکردنی و گۆڕانکاری بەسەر هەندێک یاسا و ڕێنمایی کە لە هەرێمی کوردستانە پێویستە گۆڕانکاری بەسەرا بێ بە ئامانجی ئاسانکردنی کاری وەبەرهێن و پیشەساز و ئەو کەسانەی کەوا لە کاری بەرهەمە کارەکەن هەروەها گونجاندن لەگەڵ ئەو یاسا و ڕێنمانەی کە دەرەچێ لە حکوومەتی ناوەندەوە لەبەرەوەی لە کۆتاییە بازاڕی بەرهەمەکانی هەرێمی کوردستان بازاڕێکی گەورە شارەکانی تری عێراقا بێژگە لە هەرێمی کوردستان لەبەرەوە ئێمە داوامان لە حکوومەتی هەرێم هەیە کاراسانی زیاتر کەمکردنەوەی تێچووی کارگە و ئاسانکاری لە مامەڵەکان و بۆ وەرگرتنی مۆڵەتەکانە بکرێ بۆی ئێمەش بتوانین وەک شارەکانی تری عێراق بەردەوام بین سەبارەت بە کۆچی کارگەکان تا ئێستا هیچ کارگەیەک کۆچی نەکردو بۆ شارەکانی تری عێراق لەبەرەوەی ئێمە گرنگترین وەکو ئاماژەم پێدا ژینگەمانەیە ئەویش ئارامیەکە لە شاری سلێمانیا هەیە بە تایبەتی ئەمەوە ئەکا لە دڵسۆزی بازرگان و بزنزمان و وەبەرهێنەری خۆمان بۆ شاری سلێمانی لەوانەیە توانایان زیاترە لە شاری سلێمانی بەڵام قەت کارگەی خۆیان نەگواستوتەوە ئیحتیمالە و کردوشیانە وەبەرهێنانیان لە دەرەوەی هەرێمی کوردستان کردووە لە شارەکانی تری عێراق ئەوش لەبەرەوەی هەم توانای سەرمایە و هەم توانای شارەزایان زیاترە توانیویانە لەوێش کارگە دروستکەن و یان وەبەرهێنان زۆر باشە کاک لێر باسێکی ژینگەی ئیشکردنی کۆمپانیەکانمان بۆ بکە لە هەرێمی کوردستان چی لەم پەرە چی بکرێ بۆ ئەوەی زیاتر گەشە بە کارەکانی کۆمپانیەکان بدرێ و بەرهەمەکانیان بۆ جۆرە زیاد بێت کە ئێوە پلانێکی استراتیژیتان بۆ زیادکردنی بەرهەمەکانی خۆتان داڕشتووە بەڵێ بەڕاستی ژینگەی کارکردن لە هەرێمی کوردستان ژینگەیەکی لەبارە سەرباری هەموو تێبینیەکان و بەڕێ سەرۆکی ژووری بازرگانی بە باشی ئاماژەی پێیان من ناتوانم بچمە وردەکاری کە چی هەیە یان نا بەڵام بەگشتی ئەگەر بمانەوێ ژێرخان و سەرخانی ئابووری لە هەرێمی کوردستان بەرەو پێش بڕوات پشتیوانی بەردەوام و سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستانی ئەوێت و خۆت ئاماژەت پێدا لە هەرزانی نرخی کارەباوە بیگرە هەتاوەکو ڕاکێشانی هێڵی هاتوچۆ بۆ ئەو شوێنانەی کە پێویستە کارگەکانی تیاکرێ و ئاسانکاری لە گواستنەوەی بەرهەمەکان و لابردنی هەندێ باج و ڕسومات لەسەر ئەو کارگە و ئەو کۆمپانیانەی کە هەیە و بەڕاستی بەپێی ژینگە و بەپێی ئەو توانا و بەپێی ئەو خزمەتەی کارگەکەی کات لە پاڵ کارە بازرگانیەکەی حەق نییە بەو شێوەیە دەستدا بگیرێ و ئەوەیشی کە زۆر لەسەر و هەموویەوە گرنگە ئەوەیە کە چاودێری بەردەوامی حکوومەتی هەرێمی کوردستان هەبێ بۆ هەموو دا و دەستگا پەیوەندیدارەکانی لە ڕایکردو مامەڵەکانی ئەو کۆمپانیا و کارگانەی کە دەیانەوێت بەرهەمی نوێ و خۆماڵی لە کوردستان بکەن یان کارەکانیان بەرەو دەرەوە گەشە بکات بتوانن نەک سنووری هەرێمی کوردستان بەڵکو وڵاتانی ناوچەی و هەرێمی بگرنەوە بۆ ئەوەی ئەمەش سەر بگرێ حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر و هەموویەوە ئاسانکاری تەواو ئەبێ بکات و خۆی بتوانێت لە هەندێک کات و لە هەندێک شوێن ببێتە پارێزەری ڕاستەقینەی ئەو جیهەتە تاوەکو هیچ ئاستەنگێکی بۆ دروست نەبێت سەرباری هەموو ئەوانە کە وەگوتم ئاسانکاری حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان هەیە ئێمە بەش بە حاڵی خۆمان سوپاسمان هەیە بۆیان بۆ هاوکاری بەردەوام و پشتگیری بەردەوامیان و ئەگەر ئەوانیش نەبوونایە ئێمە ڕەنگە نەمانتوانی باە ئێستا بەم شێوەیە شانازی بکەین بە ئاستی کوشتتوکاڵ و پێشەسازی لە هەرێمی کوردستان. زۆر جار کە داتاکانی وەبەرهێنان دەبینین زۆر جار دەبینین لە بوارێکەوە بەرهێنان کراوە یا بەشێک لە کۆمپانیەکان تەنها وەبەرهێنانیان ورد کردۆتەوە لە وەبەرهێنان لە کەرتی خانوبەرە یاخود هەر بابەتێکی دیکەی کە وەبەرهێنان نەبێت لە هەمە چەشنکردنی سەرچاوەکانی بەرهەمەکانی ناوخۆ بە تایبەت پیشەسازی خۆراک کە باسمان کرد تا چەند گرنگە هاوشێوەی کۆمپانیەکەی بەڕێستان کۆمپانیەکانی دیکەش بەرهەمەکانیان هەمە چەشنکەن سەرمایەکانیان لە بابەتی دیکەشە وەگەڕ بخەن بۆ ئەوەی لە هەموو سێکتەرەکانە خەڵکێک هەم بکەنە خاوەنی کار و هەم بەرهەمێکی ناوخۆی بەرهەم بێنن. بەڵێ خۆ دەزانی ئەلحەمدولیلا گروپی کۆمپانیەکانی خەیوان لە چەندین سێکتەر کارەکە سێکتەری خانوبەرە سێکتەری پەروەردە سێکتەری تەندروستی سێکتەری خۆراک و
چەند سێکتەرێکی کەش دەستبردنی کۆمپانیا بۆ ئەم سێکتەرانە دیسانەیڵێمەوە لە پاڵ کارە بازرگانیەکە تموحێکی زیاتر هەیە کە ئەویش ئەو بابە نیشتیمانی و ئەو بابە نەتەوەیەیە کە تۆ ئیتر کاتیەوە هاتووە هەر کەسێ بێ و هەر لایەنێک بێ شانازی بەخۆتەوە بکەیت و بەرەمهێنان لە بوارە جیاوازەکان و خستنە سەرپەی کوردستان هاوشێوەی وڵاتانی دنیا کە الحەمدولایە ئێمە هەنگاوی زۆر باشمان بڕیوە دیسانەیڵێمەوە لە پاڵ هەموو هەوڵەکان هەوڵی حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەنددارەکانی پێویستە بۆ نمونە جوتیارێکی ماندوو لە گوندێکی دوورەدەستی پارێزگای سلێمانی کاتێک بەرهەمێکەکات لە تەماتە هەر بەرهەمێکی تر لەگەنم پێویستە حکوومەت ئاسانکاری بۆ بکات لە نزیکترین خاڵی بەرهەمهێنان وەرگرتنی بەرهەمەکەی بۆ بکات ئەمە پێڵێن ئاسانکاری تاوەکو وەرگرتنەوە و بە بازارکردن و لە قوتونان و ئامادەکردن و دووبارە بەکارهێنانەوەی بۆ بەرهەمەکانی تر ئەمە بۆ گەنمیش تەواوە جوتیارێک لە بری ئەوەی لە گوندێکی دوور و دەستی پێنجوێن گەرمیانەوە گەرمەکەی بێنێت بۆ سایلۆیەکانی شاری سلێمانی و هەولێر با لە نزیکترین شوێنی خۆی سایلۆ هەبێت لە وەرزی خۆی و گەرمەکەی لێوەربگیرێت ئەمانە زۆر وا دەکات کە هەموو لایەک سەربەرز بین باش سەرباری هەموو ئەوانە زۆر زۆر تاکی دەکەینەوە لەسەرەوەکڵین ئەلحەمدولیلا ئێستا کوردستان زۆر زۆر لە ئاسۆرکی باڵا و باشدایە بەس بەو دوای زیاتر دوایین قسەبا لە کاک ئارامی ژۆر بگرم سەبارەت بە ئەوەی تا چەند ئەم کۆمپانیا نیشتیمانیانە ئەتوانن ئابووری نەتەوەیی لە هەرێمی کوردستان پێش بخن زۆر بە کورتی کاک پشتیوان ئێمە بابەتی زەمانیکردنی بەرهەمی ناوخۆ و ئابووری ناوخۆ گەشەیەکی زۆر خێرا کردووە من پێتەڵم لە ماوەی ئەم چەند ساڵەدا پێویستیمان بە هیچ هێلکەیەکی مەسەرەن دەرەوە نەبووە پێویستیمان بە هیچ گۆشتێکی دەرەوە نەبووە ئەمە ئاسایشی خۆراکە تۆ بەرهەمێک لە ناوخۆ بەرهەمی دێنی مریشتێک لە ناوخۆ بەرهەمی دێنی خۆت بەکاری دێنیتەوە بەڵام ئەوەی کە زەرورە من لێرەکانەدا شتێک باز بکەم ئێمە پێویستیمان بە کۆمەڵێک ئاسانکاری هەیە ڕێخستن هەیە مەیە لەستادا داوای ئەوە ناکەین کە حکوومەت سلفەمان پێ بدا یاخود هاوکاری مادیمان بکە ئەمە بابەتێکی ئەوەی کە ئێستا ئێمە پێویستمانە ئاسانکاریکردنی ڕێگاکانە لە ئێستادا پرۆژە گۆشتەکانمان هەیە باشە لێرەکانەوە سیارەیەک بۆ نمونە پێویستی بە 5 میلیۆن دینارە تا دەگا باش ئاسانکاری ڕێگای بۆکەم بۆ ئەم دەستی کارانە نەوەست ئێستا بە چەندان پرۆژەمان کاک پشتیوان وەستاوە بۆ ئەگەر بێت و حکوومەتی هەرێم پشتیوانی 100% بکە وە کۆمەڵێک کێشەمان هەیە ئەویش کۆشەکان پێویستمان بە ڕێخستن هەیە بە دڵنیاییەوە زۆر زیاد لە پێویست و لە چەند ساڵانی داهاتوو هەناردەی وڵاتانی دراوسێمان لە گۆشت وێرکە بێ کاک نەوزاد دوایین سیچرکە با بۆ تۆ بێت دوایین قسە بۆ تۆ جێڵین لەبارەی ئەم پێشانگایانە و بەردەوامی ئەم پێشخستنی بەرهەمی ناوخۆ من بەڕاستی خۆشحاڵم کە لەم پێشانگایانە پێشکەوتنێکی گەورە ئەبینم و لە بەرهەمی ناوخوا و لە ڕووی چەندایەتیشەوە ژمارەیەکی زۆر لە کارگە و لە کۆمپانیا و لەوە بەرهێنان کراوە لە سێکتەری کوشت و کاڵ و پیشەسازی خۆراکە زۆر زۆر خۆشحاڵم زۆریش گەشتبینم زۆر باشە بەڕێز کاک نەوزاد غەفور سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی زۆر سپاس کە لەگەڵمان ئامادە بووی بەڕێز لێر کەمال بەڕێوەبەری ڕاگەیان و پەیوەندیەکانی کۆمپانیای قەیوان زۆر سپاس کە ئامادە بووی واروها بەڕێز کاک ئارام عەلی خاوەنی کۆمپانیای ئارام زۆر سپاس مادوم کردن بەڕێزان وەک وتم لە سەرەتایە ئەمە چوارەمین خولی پێشانگای بەرهەمەکانی کوشت و کاڵ و پیشەسازی خۆراکە کە لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بەڕێوە دەچی ئەمڕۆ یەکەم ڕۆژێتی و ئەم پێشانگایە بەردەوام دەبێت زۆر سپاس کە بینەرمان بوون.